هەروەها خۆشەویستەکانم لە ئادابەکانی بازار پاکی و پاراستنی پاکی ناو بازار و بۆنخۆشی ناو بازار زۆر گرنگی داوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەوە. پێویستە ئەهلی بازار زۆر ئاگایان لە بازار بێ، شتت فڕە نەدەن، بازار پیس نەکەن، بازار بۆ ناخۆش نەکەن. ئەمە لە صفاتی ئیسلام و مسلمانان نییە، نابێت لە صفاتی بازاری ئیسلام و مسلمانانیش بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنانەت حسابی بۆ ڕێگاوبانێک کردووە، ئەفەرمێ لەسەر ڕێگاوبانەکانە دامەنشن بۆ پیسیکردن و بۆ میزکردن، بەڵکو چەپ بگرن لە شوێنێکە دانشن کە خەڵک سەر ڕێگای خەڵک نەبێ، شوێنی دانیشتن و ئیسراحەتی خەڵک نەبێ، دوایی ئەوە تووشی لعنەتی خەڵکتانەکە. لەبەرەوە ئینسانی مسلمان لە بازاڕە ئەبێ پاک و تەمیز بێ و پاک و تەمیزیش نیوەی ئیمانە. خۆشەویستەکانم، ئیتر بیرکەنەوە من ئەم قسانەکە ئەیکەم یەکسەر تۆ بیر لە بازاڕەکەی خۆت بکەرەوە. من ئەمە نایکەم تەنها بۆ زمانی پێغەمبەر، ئەمە بۆ تۆیە من ئەم قسانە ئەیکەم. ئەمە مەبەستم تۆی مسلمانە، تۆی ئەهلی بازاڕە، تۆی میوەفرۆشی ناو بازاڕە، تۆی بەقاڵی ناو بازاڕە، تۆی دوکانی مەطعەم و ئەنواع و ئەشکاڵی ناو بازاڕە. ئەمە بۆیە بۆ تۆ باسەکەم لەبەر ئەوەی بزانی کە پاراستنی پاکی ناو بازار و ئادابەکانی ناو بازار ئەرکی سەرشانی ئێمەی مسلمانە کە پێغەمبەرەکەمان وا دایناوە. چەک هەڵنەگرتن لە ناو بازاڕە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر جەختی لەسەرەوە کردوتەوە کە ئینسان تیر و ڕم و ئەمانەی پێ نەبێ لە ناو بازاڕە ئازاری مسلمانانی پێ بدا. ئەگەر ناچاریش ببێ ئەبێ سەری ڕمەکەی بگرێ بۆ ئەوەی نەچێتە گیانی خەڵکا و ئازاری خەڵک نەدا. بازار شوێنی ئەوە نییە کە ئازاری خەڵک بدەیت، چونکە ئەنواع و ئەشکال خەڵکی تێدێ. لەبەر ئەوەی ئەبێ پاراستنی ناو ئەو بازاڕە لەلایەنی ئەمنیشەوە زۆر گرنگە و ئەبێ بپارێزرێ. پێویستە ئینسانی مسلمان کارەکانی لەسەر ڕاستی دامەزرێنێ، لەسەر دەستپاکی و داوێن پاکی دامەزرێنێ. نابێ بازار بکرێتە شوێنی قەولی درۆ، وعدی درۆ، خوانەخواست، شوێنی ئەوەی کەوا خەڵکی لەوێ گوناح بکاو بە دوای ناموس و شەرەفی خەڵکا بگەڕێ. بەڵکو بازار ئەبێت دوور بێ لەو شتانە. بازاری مسلمان ئەبێ بازارێک بێ وعدی درۆ، قەولی درۆ، فێڵ و تەڵەک ئەم شتانەی تیانە بێ و ئەبێ ناموسی خەڵک پارێزراو بێ. خۆشەویستەکانم، یەک شەڕێکی گەورە لە بینی جوولەکە و مسلمانانە دروستە بێت لەسەر ئەوەی کەوا تەعدا لە ئافرەتێکی مسلمان ئەکرێت لە بازاڕی جوولەکەیە. تعدا لە ئافرەتی مسلمان ئەکرێت ناو بازاڕەکەیانە. ئافرەتێکی مسلمان چێتە دوکانێکی ئەوان تعدای لێ یەکەن، یعنی بازاڕەکانیان جێ ئەمان نەبووە. بەس بازاری مسلمان ئەبێ جێ ئەمان بێ، ئەبێ خەڵکی چۆن لە هەموو شوێنەکە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکە، ئەبێ لە ناو بازاڕیشە ئاوا بێ. ئاسانکاری لە معاملەیە خۆشەویستەکانم، ئاسانکاری ئەبێ ئینسانی مسلمان لە بازاڕە ئاسانکار بێ، لێبوردە بێ لە کاتی معاملەکردنە. ئاسانکار بێ بەوەی کاتێک خەڵک شتی لێ ئەکڕێ بە تەمای یعنی قازانجێکی زۆر نەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی و ئەصحابەکانی ئاسانکار بوون، هەم لە کڕینە و هەم لە فرۆشتنیشە. بۆیە ئەفەرمێ رحم الله عبدا سمحا إذا باع سمحا إذا اشترى سمحا إذا اقتضى. رحمتي خوا لو عبد بێ کەوا ئاسانکارە لە کاتێکا کە شتە فرۆشێ، ئاسانکارە لە کاتێکا شتە کڕێ، ئاسانکاریشە لە کاتێکا کە قەرز وەرەگرێتەوە، چاوپۆشی ئەکات. ئاشکراکردنی عیبی ئەو شتومەکەی کە ئەیفرۆشی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ البيعان بالخيار ما لم يتفرقا فإذا بينا وصدقا بورك لهما في بيعهما. أفرمي كريار وفروشيار حر آزادا لو كرينو فروشنيك كرديانا لو معامليك كرديانا تالي يكجي بنوا حتى هان بيك وأتوان بشيمان ببنوا حتى ليكجي بنوا بس ليكجي بنوا وهيش وعد لبيني أنا نبو بلي تا هفته تا سير روش بشيماني وأمانة يتر بويانية بشيمان ببنوا. جاء پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمی اگر راز بکن و عیبکان بۆ یەکتری کەشف بکەن، مەسەلەن بۆ من ئەو شتە عیبێکی تایە شتومەکەکەت مەڵێ بە نرخی خۆڵ، بە نرخی خۆڵ لە ئیسلاما نییە، نرخی خۆڵ لە ئیسلاما نییە، ڕاستیەکەی بڵێ ئەو عیبەی تایە. کابرا کڕی ئەهلن وسهلن، کابرا نەی کڕی هەر ئەهلن وسهلن. معاملە ئاوا بینا کرد. جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرمی ئەگەر ڕاستیان کرد و عیبەکانیان بۆ یەکتری باس کرد ئەوە بەرەکەتەکەوێتە ئەو معاملەوە، بەرەکەتەکەوێتە پارەکەوە. بەڵام ئەگەر فێڵیان کرد، ئەگەر درۆیان کرد بەڕاستی و ئەگەر عیبەکانیان شاردەوە بەڕاستی
ئەو بەیع و معاملەیە هیچ بەرەکەتێکی تیا نامێنێ. دوورکەوتنەوە لە سوێن حتا گەر بەڕاستیش بێ، ئەگەر سوێنەکە درۆ بێ ئەوە هەر زۆر خەتەرە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ سوێن خواردن ئەبێتە هۆی ئەوەی کەوا شتومەکەکەت بخاتە قیمەتەوە، بەڵام هیچ بەرەکەتێکی تیا نامێنێ، هیچ بەرەکەتێکی تیا نامێنێ، ئەو پارەیە بەرەکەتی تیا نامێنێ. ئەمە سوێنی ڕاست. ئەی سوێنی درۆ، ئەی سوێنی درۆ خۆشەویستەکانم ئەبێت چۆن بێ؟ بۆیە ئینسانی مسلمان ئەبێ لە بازاڕە ئەم ئادابانە بپارێزێ. ئەگەر ئەم ئادابانەی پاراست ئەوە بازاڕەکەمان ئەبێتە بازاڕێکی شەرعی، ئەبێتە ئەو بازاڕەی کە خوا و پێغەمبەری خوا پێیان خۆشە تۆ معاملە و کڕین و فرۆشتنی تیا بکەی، تۆ ئاڵوێڵی تیا بکەی. بەڵام ئەگەر ئەم بازاڕەوای پێنە تێک چوو لەم تایمە لایدا خوا پەنامەمدا زۆر خەتەرە بێ. خوای پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نور ئیمان بخاتە دڵەکانمانەوە، دامەزرامان بکە لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، وامان پێ بکەی کە حەز لە شریعەتەکەی تۆ بکەین، بە دوای شریعەتەکەی تۆیا بگەڕین یا رب العالمین. یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی، ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی، ئیسلاحی گەنجەکانمان بکەی، ئیسلاحی بازارگانەکانمان بکەی، ئیسلاحی ئەوانەمان بکەی کە لەناو بازارە خەرکی ئاڵوێڵن. یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری، غەزەب و تووڕەیی خۆتمان لەسەر هەڵبگری یا رب العالمین. یا ڕەبی خوایە خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقرار بکەی. ئامین.